بەخۆشحاڵیەوە پێتانەڵێن بە هەوڵ و ماندووبوونی هەروەها شەونخوونی کارمەندەکانی بەڕێوەبەراتی پۆلیسی سۆران لە کارمەندانی بەشی نەهێشتنی تاوانی سۆران نووسینگەی ڕواندز هەروەها بەشی پۆلیسی ڕواندز بەر شەونخوونی و هەوڵ و ماندوونی وان توانیان چەند دزێک دەستگیر بکەن کە ژمارەیەک دزی زۆریان ئەنجامدا بوو لەم سنوورە. طبعاً دزیەکان لە سۆران لە کۆی 5 دزی نزیکەی 16 ملیۆن دیناری دزی بوو کە دانی پێداناوە ئەم تۆمەتبارە لە کاتی دەستگیرکردنی و هەروەها لە سنووری سۆران لە کۆی 9 دزی نزیکەی 37 ملیۆن دینار و 37 ملیۆن و 700 هزار دینار ئەمە لەلایەک و 30 هزار دۆلاریش لەلایەکی تر کە دانی پێدانا دزیوێتی لەو دزیانەی کە کردوێتی. بە خۆشحاڵیەوە پێتان ڕائگەێرین بە هەوڵ و ماندووبوونی هێزەکانمان لە بەشی نەهێشتنی تاوانی سۆران و هەروەها بەشی پۆلیسی ڕواندز توانیان بە زووترین کات ئەم تۆمەتبارە دەگیر بکەن و لەسەر فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵێنەوە و لە کاتی گفتار وەرگرتنی دانی بە تاوانەکانی ناوە. ئێستا لە لای ئێمە بەندە بە پێی مادەی 446 لە یاسای سزادان بند کراوە. طبعاً ئەو دزیە تەنها پارەکەم باس کرد نزیکەی 7 مسقال زێڕشی ئەوش هەر بە لایەک ئەوشی دزیوە و دانشی پێداناوە. طبعاً لە ماوەیەکی زۆر کورت دوای نزیکەی 2 مانگ لە دزیکردن لە ناو قەزای ڕواندز و قەزای سۆران لە ڕێگەی متابعەکردنی کارمەندانمان بە ماوەیەکی زۆر کورت نزیکەی 20 ڕۆژ متابعەکردن و چاودێریی ورد و هەروەها سوودوەرگرتن لە کامێرەکانی چاودێری سوودوەرگرتن لە هەواڵدان و پێڕاگەاندەکانی هاوڵاتیان لە هەردوو قەزای ڕواندز و سۆران توانیمان ئەو دزە دەستگیر بکەین و بیدۆزینەوە هەرچەندە ئەو دزە دەرفەتی لەو شوێنانە وەرگرت بوو کە کامێرەی چاودێری نییە و شێوازێکی نوێی دزیکردنی ئەنجام دەدا کە پێشتر لێرە ئەو شێوازە بەو شێوازە دزیکردن ئەنجام نەدرا بوو بەڵام بە توانای ئەفسەر و کارمەندانمان و شەونخوونیان توانرا بدۆزرێتەوە دەرباز نەبێت لە دەست یاسا. دانی بە زۆر بەهرە زۆری ئەو دزیانە داناوە کە لە سنووری قەزای سۆران و ڕواندز ئەنجام دراوە. ئەو دزەکەی دیکە ئەگەر ڕاست بکرێتەوە تێکەڵ نەبی دوو دزی زۆرا و زۆر بوون یعنی لە کاتی دیاری کرا بوو گروپیش نەبوو ئەو دزەکەی دیکە دانیشتووی هەولێرە کۆمەلگەی شاوێز لەوێ هاتۆ دزی ئەنجام داوە دزەکەشی بە ڕۆژ ئەنجام داوە لە کاتی بەیانیان دزەکەی ئەنجام داوە بێ ئەوەی ئەو خەڵکانە هەست پێ بکەن کە کاتەکەی کە کاتێکی زۆر دیارە ینی خەڵک لە دەرێەوە قەڵەباڵغی هەیە بەڵام دەرفەتی لەوە وەرگرتووە خۆی بزر کردووە کۆمەڵک ڕێکاری زۆر تایبەتی بەکارهێناوە کە پێشتر لێرە ئەو ڕێکارانە دزەکان ئەنجامی نەداوە بۆیە هاوڵاتیانیش ویان هەست کرد بووکەوە ئەوە گروپێکی زۆر گەورەیە و کۆمەڵک وەسائیلی ئەزیزەی بەکاردێنن ترسێکی زۆری لای هاوڵاتیان دروست کرد بوو بەڵام لە ئەسڵ دزەکە زۆر سادە بوو تەنها فێڵی لە خەڵک کرد بوو